بەڵێ سڵاوتان لێبی بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش لە شەوی ڕابردووە شەپۆڵێکی بەفربارین بڵێن تەواوی هەرێمی کوردستانی زۆربەی شوێنەکانی گرتوتەوە بەڵام ئەمن ئێستا ئەمە باسی قەزای چۆمان بکەم ئەوە لە شەوی ڕابردووە 23 سانتیم بەفر بەپەی تیمەکانی بەفڕاماڵین کە لەو ناوچەیەوە بەڕێبەرایەتی کشتتوکاڵی چۆمان بەشی بڵێن کەشناسی باس لەوە ئەکا کە چۆمان 23 سانتیم بەفرباری و ئێستا ئەوەی کە ئەبینن تا ئێستا ئەبینین جم و زۆڵی تاکە کەسی یان بڵێن ئۆتۆمبیل ئەبێت تۆ دەنا تەواوی کۆڵان کوچە و کۆڵان و بڵێن تەواوی گڕێگای زیاتر لە 50 گوندی ئەو سنوورە بەهۆی زۆری بەفربارین و بەستەڵەکەەوە گیراوە و ڕێگای هاتوچۆ ئاستەم بووە ئەوە تایبەت بێ بە دەواازی سنووری حاجیۆمەرانش کە جم و جۆڵە بازرگانەکان تا ئێستا کە قسەی تێدا دەکەین ماوەی 2 ڕۆژە هیچ جم و جۆڵێکی بازرگانی ئەنجام نەدراوە زیاتر بڵێن وای کردووە کە ڕێژەیەکی زۆری بەفرباری لە تەواوی سنوورەکە بوونی هەبی جا من ئاری بەمەبەستم وایە لەگەڵ ئەوەی کە کەش و هەوایەکی ساردی هەیە پلەکانی گەرمە بۆ ئاستێکی زۆر دابەزیوێن من هاتیمە بەردەم یەکێک لە بڵێن چێشتخانەکان کە تاکە چێشتخانیە لە قەزای چۆمان هەیە ئەویش خواردنی کوردەواری یاخود خواردنی بەیانیانی هەیە ئەگەر ئەو سوورانە ببینین یەکێک لەو چێشتخانانەی کە ڕۆژانە خواردنی کوردەواریان هەیە ئێرەیە کە بەشێک لەو گەشتیارانەی کە ڕۆژانە سەردانی بڵێن قەزای چۆمان بە دیاری کراوی و باڵەکایەتی ئەکەن لێرە لەو چێشتخانەیە خواردنی بەیانیان ئەخۆن و تاکە شوێنیشە کە لە سنووری باڵەکایەتی لەگەڵەوەی ڕێژەیەکی زۆری بڵێن گەشتیار ڕۆژانە سەردانی ئەکا بەڵام هەر تەنیا ئەو چێشتخانەی هەیە مامۆستا مزەفەر وەکو خاوەنی ئەو چێشتخانەی لەگەڵ منە مامۆستا سڵاوت لێبی و بەیانیت باش ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ چی خواردنێکت هەبوو ئەوڕۆ تەبان ئەمە لە سعات ئەفتیەوە ئەو خواردنگەن کردیتەوە تاکە خواردنگەیە کە ڕۆژانە ئەمە دێن نانی بیانیان هەیە ئەوڕۆ نیشێک نۆکاو لە بەرشتە گەرمەکان زیاتر ئەڕۆن وەروە قەیماق ماز مەیرا پەنیر هێلکەوڕون ئەو شتانەمان هەموو هەبوو یەکێک لە خواردنە بەیانەکان کە لە کوردەواری زۆر دیارە پاچەیان بڵێ سەر پێ لە ڕابردووە بزانام هەتان بوو بۆ ئێستا نیە لە ڕابردووە بوو بەڵام بەخوای ئێستا دەستی کار باش نییە خەڵکە مەسەنیش ناکات سەر پێسکان بە زەحمەت چاکرێن ئێستا خەڵکە بەڕاستی وچی بڵێ تەنبەڵ بووە ئەگەنا چاپ بکەن ئەمەش ئامادەن لێرە بفرۆشین و یعنی لە خزمەت گەشتیاران لە خزمەت مشتریەکان داوێت فرۆشی چۆن بوو یان لەوەی کە گەشتیارێکی زۆر دێتە ئێرە فرۆشی زۆر باش بوو یعنی ئەگەر هاتبا ئەو خواردنگە بڵێن سەر و پێ کە خواردنێکی باشە هەبیت مشتریمان نەبیت بەڵام بەڕاستی خەڵکەکە چاک ناکات کێشەکەن ئەوەیە ئەگە بڵێم زۆرترین ئەو کەسانی سەردانی چێشخانی ئێوەکەن چێنە لە وەرزە جیاوازەکانیش لە وەرزە جیاوازەکان زیاتر گەشتیارەکان دێن ئەوانە کە بڵێن لە هاوین و بەهار لەبەر وەرزی گەرما دێن وەروە لە وەرزی بەفربارکە ئێسانەکە گەشتیارەکان دێن برا عەرەبەکان دێن ئەو خەڵکانە کە لێرە دەست مسافرن لێرە دەستنا مەرجی عاجۆمەران ئەوانیش سەردانمان دەکەن و ئەو خەڵکانە کە لێرە مۆزەفن کە ڕۆژان دەستنە دەوام دەستنە عاجۆمەران ئەوانش سەردانمان دەکەن ڕان لە جۆری خواردنەکان هەیە یا خودت بەنیازی فراوانتری بکەن خی جا ئەمە نای بە خۆمانەوە بڵێن بەڵام تا ئێستا ڕیان لێبووینە تا ئێستامە تاکە خواردنگەینە کە بەیانیان دێین سعات 6 هەندێک جارەکەینەوە 5 و حەسەب ڕۆژ هەڵات نەکەیە تێگەی لە بەرەوەی ئەبینی ئەوانەی کە بارغلەکان سایق ترێلەکان ئەوانیش زوو دێن دەبی لە بەرەوان هەزوو بکەینەوە بە ئامڕیان لە خواردنەکانە خۆش سپاس مامۆستا مزەفەر بەڵێ ئەوەی کە باسی کردەوە یەکێک لەو چێشتخانانەیە کە بەڕاستی گەشتیارێکی زۆر کە دێتە سنووری باڵەکایەتی و بە دیاریکراوی لە قەزای چۆمان سەردانی ئەو چێشتخانەیە ئەکەن ئەمڕۆژ کە پلەکانی گەرما بە جۆرێک دابەزیون بەشێک لەو هاوڵاتیانەمان بینی کە داوای بڵێن سەرپیانە کرد بەڵام وەخۆی ئاماژەی پێکرد لە ئێستادا ئەوە چاکردنی سەرروپێکە هەندێک زەحمەتی هەیە بۆیە کەمتر بۆتەوە ئەگەرنا لە باڵەکایەتی و بڵێن لەو شوێنە ساردانە بە جۆرێک یەکێکە لە خواردنە هەرە باوەکان خەڵکێکی زۆر ڕووی تێەکە هەرچەندە زەحمەت و ئەزیەتێکی زۆری هەیە لە کاتی ئامادەکردندا خۆش ئیسماعیل پەیامنێرمان چۆمانەوە سپاس بۆ زانیاریەکانت.